بینەرانی بەڕێز سڵاو ئەو کاتتان باش بەخێربێنەوە بۆ پرۆگرامێکی دیکەی ڕوانگە لە 18 ئەمانگە مانگی 6 2021 زاینی هەڵبژارنەکانی سەرۆککوماری لە ئێراندا بەڕێوە دەچن تا ئێستا چەندین کاندیدای هەبوو و لە دەمەتەقەدا لە وڵاتدا بەشداریان کردووە بۆ تاوتۆی هەڵبژارنەکانی سەرۆککوماری لە ئێران و مەبەستی ڕێژیم و هەروەها داهاتووی هەڵبژارنەکان بەکوێ دەگات لەگەڵ دوو میوان حوسێن خەلیقی بەرپرسی ئەنستیتۆی کورد لە سوێد و هەروەها خانمی کەوسەر فەتاحی نوێنەری ناوەندی ژنانی ڕۆژهەڵات قسە دەکەین. سپاسی ئامادەبوونی هەردوو لاتان دەکەم. کاک دکتۆر با لە بەڕێستانەوە دەست پێ بکەم. هەر 4 ساڵەی لە کۆماری ئیسلامیدا هەڵبژاردن بەڕێوە دەچێت. ئەگەر لە دەرەوە ڕا چاو لە کۆماری ئیسلامی بکەی ئایا مانای ئەوەیە کە ڕژیم باوەڕی بە بنامەکانی هەڵبژاردن و بە بنامەکانی دیموکراسی هەیە؟ ئەمن پێم وان نییە ڕژیم بڕوای هەبێ و ئەوەیش لە دەرەوە ڕا بیری وا بکاتەوە بیری قوڵی نییە لەبەرەوە ئەو ڕژیمە ئیدۆلۆژیەکی هەیە کە ناوی ناوەتە ئیسلام بۆ خۆی لە چوارچێوەیەکی تایبەتی دەمارگرژانەی خۆیان دەسەڵاتدارەتیەکە بە هیچ ئۆرگانێکی دموکراتیک معتەقد نییە بە تایبەتی وەختی باسی دینەکەین دین و دموکراسی پشتیان لە یەکە دین دیاری پێغەمبەرەکەی خوا دیاریەکە لە ئاینی شیعەدا خوا بە پێغەمبەرەکەی ژێ عەلی دیاری بکە و عەلی کوڕەکانی هەتا ئاخر کەوا بوو دینەکە لێرە ئینتیسابیە نە ئینتیخابی بچووکترین بنەماکانی دموکراسی ئازادی ئینسانە بۆ هەڵبژاردن و بۆ هەڵبژێردراوی بەڵام لە ئیسلامی نادموکراتیکی جمهوری ئیسلامیدا نە جمهوری مانای هەیە چونکە جمهوری مانایەوەیە تۆ دەسەڵات لە خەڵک وەرەگری هەڵبژاردن مانایەوەیە دەسەڵات لە خەڵک وەرەگری لە حاڵەکە دەسەڵات لای وەلی فەقیهە و ئەو حکمی حکومی ئەداوە ئەوە کە با بڵێن پارلەمان ئیداراکە ئەوە سوپا ئیداراکە ئەوە بڕیاردەرە کەسێکی تر لە ئارادا نییە بنابەرین هەڵبژاردن تەنها نەوعی شانۆگەریە و تەنها فریوە بۆ ناوەوە بۆ دەرەوە بۆ جۆرە کە جەنابەت ئاماژەت پێکرد مەگەر ئەوە ئینسانانە کە بیرهەژار بن بڕوا بۆ شتە بکەن ئەگەر سەرنجی ئیدۆلۆژی و قەوارە و ساختاری کۆماری ئیسلامی بدەن کە وەلی فەقێ ئەگەر وتی بە مەجلس بە منداڵەکانی مەجلس وتی وسکوت و بێدەنگ بن و چاوی لێ زۆرکردنەوە ناتوانن نیمە تەفسیرەیەکی قانونیش دابنێن و ناتوانن بڕیارێکیش بدەن و هەروەها ڕێجمهور تەنها باری تەدارکاتی هەیە ڕێجمهور هیچ کارەیە لە هەر شوێنێک ئەوە بڕیار بدا وەلی فەقێ بڕیار بدا وەلی ناتوانێت هیچ کار دیتمان لە مامەڵەیەکە کە چین لەگەڵ ئێران کردی چین ئەو نەزیرەک بووتی نوێنەری وەلی فەقێ نوێنەری خامنەیە ئەبێ لە کۆبوونەوەکە ئەو نامانە ئەو قەراردادانە ئیمزا بکە چونکە ئێزانی جمهوری ئیسلامی وەکو حکوومەت وەکو کۆمار بێمەعنایە و تەنها کەسێکە بڕیاری ئاخرەدا وەلی فەقێهە هەر بۆیە داوای حکوومەتی نوێنەری وەلی فەقێ کرد تا پرۆتۆکۆلەکەی ئیمزا بکە کەوابوو نە دموکراسی هەیە نە هەڵبژاردن معنای هەیە تەنها شانۆگەریە کە بۆ فریوی ناوەوە و دەرەوە بۆ ئەو کەسانەیە کە بەقسمکرد وتم بیرهەژارن و پێم وایە نازانم سیاسەتە زلهێزەکانی دنیا و حکوومەتەکانی دنیا پێم وایە خوێندنەوەیان لە ئێمە باشترە و ناوەڕۆکی و حکوومەتە باشترە زانن بەڵام بۆ بڕوایان پێکەن و بۆ بە پرۆپاگەندایان مامەڵەیان بە پرۆپاگەندەی ئەوان مامەڵە لەگەڵ ئێرانەکەن من پێم وایە تەنها پاراستنی بەرژەوەندیە نە پاراستنی دموکراسی و ئازادی و مافی مرۆ لە ئێراندا لەبەرەوە ئێران ئیعدام و کوشت و کوشتار و زیندان و ئەشکەنجە و
ئەوانەی دەنگی گەیشتووەتە کاکێشانی ئاسمان و هەر لە 1998ەوە 5-6 نەفەری کوشت و دەربەند کرد و لە بین برد و لە بەرچاو بیرروڕای گشتی جیهانیەوە کەسیش فەزەی لێ نهات و کەسی ڕخنەی لێ نەگەرکەوە بووە حکوومەتی تۆتالیتارە و هیچ معنای دموکراسی لە ناوە حکوومەتانیە و ئەو شتە شانۆگەریە. کوردستان خانم ئێوە ڕاتانچیاگەر و پرسیاری لە بەڕستان بکەم هاوڕای لەگەڵ کاکتور خەلیقی. بەڵە بە دڵنیاییەوە ئەوەی کە لە ئێران دەکرێت دیارە سیستمی کۆماری ئیسلامی کە هاتە سەرکار لە دوای ڕاپەڕینەکەی خەڵکی ئێران کە خەڵکی ئێران حکوومەت و دەسەڵاتی خۆیان دەویست بەسەر ئەو خاکەدا بۆیە ئازادیان دەویست مافیان دەویست ئەم ڕژیمە ناچار بوو کە دان بە دەنگدان یا بە ئینتخابات دابنێ بەڵام ئینتخاباتەکەی کاملەن شانۆگەریە و فەشەلە لە بنەمادا چونکە ئینتخابات بەشێکی هەڵبژێردراوبوونە یا ئازادی هەڵبژێردراوبوونە بەشێکی ئازادی دەنگدانە. لە ئێران هیچ یەک لەوانە ڕەچاو نەگیراوە بە تایبەتی ئازادی هەڵبژێردراوبوون لەبەرەوەی دەیان قانون نەزارەتی ئستسواوی بوونی شوڕای نگابان ڕەدە سەلاحیەتکردنی پشتی سەریەک و ئەس جملە مۆزوعاتی دیکەی وەکو مەسەلەن کەمایەتیە ئاینیەکان کەمایەتیە چوزانم جنسیەکان کەمایەتیە نەتەوەیەکان ئەوانە مافی بەشداریان لەم پرۆسەیەدا نیە وەکو خۆیان دواتر هەر کەس کە بۆ سەرۆک کۆماری خۆی کاندید بکە یا خۆی پاڵێوە دەبێت دەنگ بەوە بداوەدان بەوەدا بنێ کە باوەڕی بە وەلایەتی فەقی و ئەسلی وەلایەتی فەقی هەیە بۆیە لە وەها سیستمێکدا ئەمە ئازادی هەڵبژێردراوبوون بە هیچ مانایە وجودی نییە. لەم بەریشەوە تەجروبەی 1970 و باقی انتخاباتەکانی دیکە دەزانین کە ئەوەی کە لە سندوقەکان دەردێ واتە لە سندوقی دەنگەکان دێتە دەرە دەنگی خەڵک نییە بۆیە لەم بارەشەوە ئازادی دەنگدانیش بۆ معنایە وجودی نییە بۆیە کاملەن پرۆسەکە پرۆسەیەکی نمایشی و فەرمایشیە و فقط بۆ نیشاندانی ئەوەیە کە مەشروعیەتی خۆی بە دنیا نیشان بدا کە بڵێ من وڵاتێکی دموکراتیکم خەڵک لەوەها ڕۆژێکدا بەشداری دەکەن دەنگی خۆیان دەدەن خەڵکی خۆیان هەڵدەبژێرن و نوێنەری خۆیان دەنێرنە نێو حکوومەت و دەسەڵاتوانەوە بەڵام لە ئەساسدا نە نوێنەری خەڵکێکە دەچێتەوێەوە نا خەڵک دەتوانێت نوێنەری خۆی لەوێ هەڵبژێرە دەنگی خەڵک ڕادەکێشن بەڵام خەڵک لە دەنگی خەڵک وەرناگرن بۆیە ئەم پرۆسەیە لە ئەساس و لە بنەمای خۆیدا بێ بنەمایە و فقط جەمبە و سرفەن نمایشیەوە بۆ نیشاندانی مەشروعیەتی خۆیەتی بۆ نیشاندانی ئەوەیە کە وڵاتێکی دموکراتیکە کە بەداخەوەوانی. کاگتور لەم هەڵبژاردنەدا چەندین کاندیدا بەشدارن و لەسەر یەکتر شتی زۆر و زۆر دەڵێن یەکتر تاوانبار دەکەن کە لە ڕابردوودا کەمکاری کراوە یا گەندەڵی هەبووە. ئەگە بە کورتی بفەرمووی کەوا بوو چەندین کاندیدا کە بەشدارن مەبەستی سەرەکی ڕژیم لەو نیشاندانەی ئەم کاندیدانە و لە نێو وڵاتدا چییە؟ بە گومانی من ڕژیم لەم مەرحەلەدا بە تایبەتی لە 1400 شەمسیدا گۆڵەڵەمووی کەوتوتە لێژی وەزعی زۆر خراپە ناڕزایەتی خەڵک گەیشتێتەوە ئەو پەڕی خۆی و خەڵکانێک جورئەتیان پیا کردووە ڕخنە لە حکوومەت بگرن و بێنە مەیدان و تەنانەت وەک دیتمان لە ساڵانی پێشوودا ڕاپەڕێنی خەڵکەکان و ڕەتکردنەوەی ویلایەت فەقیه و ئەوانە ترسیان لەوە نیشتووە گەرەکیانە شانۆسازیە بکەن و هەندێک چ بە ئاشکرا بڵێن یەکتر تاوانبارکەن ئەوەش بەرهەمی ئەو حکوومەتانەیە کە لە ئاخرین هەناسەکانی خۆیانە دۆستەکانی خۆیان تاوانبارەکەن و حەت تەنانە زیندانیەکەن دیتمان شا 13 ساڵ ئەوەیدا سەرۆکوەزیران بۆ خستیە زیندانەوە حتا وەختی چووە دەریچەوە دەری نەهێنا لە زیندانە تا کۆماری ئیسلامی کوشتی ئەمانیش گەرەکیانە ڕەفیقەکانی خۆیان بخەنە ژێر لاقی خۆیانەوە بۆ ئەوە بێژن کە ئەوە ئازادی دەنگ دەربڕین هەیە و ڕخنە لە یەکترگرتن هەیە نەوعی شانۆگەریە تەلاشێکە کۆششێکە بۆ ئەوەی خۆیان لەو حاڵەتا کە تێکەوتون و گەیشتونەتە لێواری سقوتەوە خۆیان ڕزگارکەن ئەوی شانۆگەریە چونکە ئەگەر تماشا بکەی لە قەبیلەوەیە تۆ 6 دانە سێوت خستووە 7 دانە سێوت خستووەتە ناو سەبەتێکە و دەڵێ ئینتیخاب بکە هەموو سێون چی ئینتخاب بکەم ئەو سەبەتەی تۆ نە پرتەقاڵێتیایە نە ترێتیایە نە قەیسیتیایە نە هەرمێتیایە هیچ میوەیەک نە گیلاسیتیایە هیچ میوەیەکی ترانیە تا من ئینتخاب بکەم هەمووی سێوە چی ئینتخاب بکەم
خودی ئەوە کە هەر شەشەکە هەر حوتەکە شۆرای انقلاب دایناوەش ئەوەی چی پێژن شۆرای نگابان دایناوە معنای ئەوەیە تۆ حەقی انتخابت نییە لەبەرەوە لەناو حەوت سێوە چی انتخابەکەی هەر سێوە و هەر یەک مەزەیە و یەک تامە و یەک ڕەنگە و ئەو شانۆگەریشە بۆ ئەوەیە بەشک و لەو مەرحەلا لەو پلە ڕزگاریان بێ و ئەو گوزارە کە ئیسا چاوەڕوانە کرێ دووریان نزیک لە ئێرانە بێتە پێشەوە ئەوان خۆیان لەوە دەرباز بکەن تەنها ئیفشاگەریەکەیان مەبەستیان ئەوەیە حتا حکوومەتی ڕۆحانیش تاوانبارەکەن و ڕۆحانیشە بینی دیفاع لە خۆیەکە و ئەوەیە کە یەکتر ئەسووتێنن بۆ ئەوەی کە ڕژیمەکە کە مرکزی سێقلەکەی وێلایەت فەقیهە ڕزگار بێ. کەوسەر خانم مادام پێتان وایە کە هەڵبژاردنێکی دیموکراتیک نییە لە کۆماری ئیسلامیدا بەتایبەت لەم خۆناغەدا ئێستا وەکو نوێنەری ناوەندی ژنانی ڕۆژهەڵات هەڵوێستی ئێوە سەبارەت بە هەڵبژاردنەی سەرۆکایەتی لە ئێراندا چییە؟ پێشەوەی کە جوابی و پرسیارەی ئێوە بدەمە پێم خۆش ئاماژە بە شتێکی دیکە بکەم لەسەر ئەو حەوت کەسەی کە دانراوە کاندیداتۆری سەرۆک کۆماری پێم خۆشەوە بڵێم ئەم هەموو ڕەدی سەلاحیەتکردنانەی کە بوو دەرواقع قسەکەی کاک دکتۆر دروستە بەو مانایی کە ئەوان حتا تەحملی چکۆلەترین تەفاوتیشیان نەکرد تەحملی چکۆلەترین لێک هەڵبەزینەوەشیان نەکرد لەم انتخاباتی ئەم جارەیاندا ینی بۆ نمونە پێم خۆشەوە بڵم کە انتخاباتی ئەم جارەی سەرۆک کۆماری ئێران حتا لەگەڵ انتخاباتەکانی پێشووی خۆشی فەرقی هەیە ئەم سەفەرەکە بازنەی خۆی چکۆلەتر بۆ تۆ چون ماهیەتی وڵاتە دیکتاتۆریەکان وە تۆتالیتارەکان بەو شێوەیە کە لەم مەرحەلەیەدا ئەوەندە چکولە بوونەتەوە ڕیزش لە نێو خۆیان ئەوەندە زۆر بووە کە حتا چکولەترین دەنگی جیاوازێکی وەک لاریجانی کە ڕەدی سەلاحیەت دەکرێت بە نەزەری منە ئەو ماهیەتە نیشان دەدا بە کە ئەو انتخاباتە چەندە فەشەلە چەندە بێمانایە چەندە بێ بنەمایە نەوەی کە ئەو کەسێکی باش بێت مەبەستمەوەیە چەندە لە خودی خامنەی نزیک بوو مشاوری خودی خامنەیە بەڵام ڕەدی سەلاحیەت دەکرێت یعنی ئەم سیستمە ئەم هەڵبژاردنەی لێ بۆ بە بەڵا لە ئێستادا مەجبورە ئەو شانوێ بەڕێوە بەرێ بەڵام لە حاڵێکدا کە دەزانێت لە شانۆکەدا سەرکەوتو نابێت چون خەڵکی تر بە گەندەڵیەکانیان بە بەردانەوەی تیارەیە کە پڕە لە خەڵکی مەدەنی واسپام و شەکی ئاراستە دەکا بە هەموو سیاستە غەڵەتەکانی دەرەوەی بە هەموو قەتڵ و کوشتن و فشار و بشارێکی کە لەسەر خەڵکەتی بە فشارێکی کە لەسەر ژنان دایناوە بە هەمووانە خەڵک گەیشتون بەو قەناعەتی ئەم پێم وایە جاران ئەگەر تەنیا خەڵکی کورد بوو یا بەعزەن لە بەعزە شوێنێک خەڵکی زۆڵم لێکرا و بەرحاڵ کەمایەتی نەتەوەکانی دیکە بوون بە جۆرێک لە جۆرەکان دەهات نەپاڵ ئەو دەنگی کە دەنگ نەدەن و نەچنەم پرۆسی هەڵبژاردنەوە ئەم سەفەرە لە ئێران بە گشتی دەنگێکی نا بە جمهوری ئیسلامی وجودی هەیە و جمهوری ئیسلامیەوەشی بەباشی دەرک پێکردەوە پێشبینی دەکات لە قسەکانی خۆشیاندا دیارەکە پێشبینی ئەوە دەکەن کە انتخابات استقبالی لێ نەکرێەوە خەڵک کەم بەشداری بکەن حتا پێوە لەیەکترگرێدانی انتخاباتی شۆڕاکانی شارودێش بۆ ئەوەیە کە جۆرێک بەم بیانەوە خەڵک بێنە سەر سندوقەکان ئێمە وەک ناوەندی ژنانی ڕۆژهەڵات دیارە تەبعاً بە تایبەتیش وەکو ژن چون دەزانین لە ماهیەتی سیستمی کۆماری ئیسلامی کە سیستمێکی تەواوەن دژە ژنە هیچ شتێک هیچ ئاسۆیەکی ڕوون بۆ ژنان وجودی نییە بۆیە نە انتخاباتەکەی نەمانەوەی ئەو سیستمە لە قازانجی ژناندایە بۆیە لە ئەساسدا ئێمە گۆڕینی ئەم دەسەڵاتە گۆڕینی ئەو سیستمە بە یەکەم هەنگاو بۆ خۆمان بۆ سەرکەوتنی خۆمان بۆ گەیشتن بە حدی ئەقلی مافەکانی خۆمان دەزانین بۆیە پێشمان وایە لەم هەڵبژاردنەدا کە لەگەڵ هەڵبژاردنەکانی دیکەی خودی کۆماری ئیسلامیش تەنانەت فەرقی هەیە نادموکراتیکترە لەوانی دیکەش ئێمە پێمان وایە کە ماکان بایکۆت و بەشداری نەکردن لە انتخابات باشترین بژاردەیە لە ئێستادا و بایکۆتێکی نەتەنیاش تەنیا بایکۆت و لە ماڵەوەدانشی تەحریمێکی فعالانە تەحریمێکەوەی کە گەر تۆ ژنێکی لە ماڵی خۆت دانیشتووی دەنگ نادەی بە کۆماری ئیسلامی قەنەعەت بەوە مەکە بڵێ من خۆم بەشداری ناکەم یا دەنگەوە دەنگ نادەم بە کۆماری ئیسلامی مەهێڵە ژنانی دیکەش دەنگ بدەن بە کۆماری ئیسلامی مەهێڵە دەروجیران و دراوسێکە دەنگ بدەن بە کۆماری ئیسلامی دەنگ بدەن بەم سیستمەی کە دووبارە هەر ئەو فشارە هەر ئەو گوشارە هەر ئەو تەبعیزانە هەر ئەو زوڵمانە بۆ ژنان دێنێتەوە گۆڕێ بەدەیان قات زۆرتر من و بیرتان دێنمەوە لە یەکەم دانیشتنی مەجلیسی کۆماری ئیسلامی هەر لە دوای هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی تەنانەت نەختە قانونێکی کە پشتگیری لە مافەکانی ژنان دەکردوە تازە هەر خەریب دەبوو بە شتێک کە پشتگیری لە ژنان بکە بەنێوی قانونی حمایەت یا تەنزیمی خانەوەدە و قانونەشی هەڵوەشاندەوە کە کەمترین مافەکانی بۆ ژنان تێدا بوو ڕێگەی بە ژنان گرت لەوەی کە بەشداری بکەن لە بازاری کار لە مەیدانی کار
بربەستی بۆ ژنان دروست کرد، فشاری بۆ ژنان دروست کرد، لە حیجابی ئیجباریەوە، لە ئیجازە نەدان بۆ چوون بۆ وەرزشگاوە، لە ئیجازە نەدان حتا بۆ خۆ بربژێرکردن بۆ سەرۆک کۆماری بە نێوی ڕەجۆلی سیاسی کە خۆیان دەڵێن ڕەجۆل لێرەدا مەبەستە تەفسەرەکەی ئاوا دەڵێن مەبەستەوەیە کە شخصیەتێکی سیاسی، بەڵام لە ئەمەدا دیتومانە ئەمە زیاتر لە 4 کۆماری ئیسلامی مەیدانی بە ژنان نەداوە، حتا وەکو کەمترین دەسەڵاتی سیاسیش تەحملی ژنانی نەکردو، لە شتی زۆر حاشیە و پەراوگەدا ئیستفادە و کەڵکی لە ژنان کەڵکی ئەبزاری لە ژنان وەرگرتووە، لە کاتی انتخاباتەکاندا کەڵکی ئەبزاری لە ژنان وەرگرتووە، ژنانی هێناوەتە بەر شاشەی تەلەڤیزیۆنەکانی خۆی وە نمایشی پێداون بۆی دەنگی ئەم قشرە لە جامعە کە نیوەی کۆمەڵگای ئێرانە بۆ لای خۆی ڕابکێشێ. من پێم وایە نایەکی گەورە پێویستە لە ئێستادا بدرێەوە، ئێمەش وەک ناوەندی ژنان هەم وەک خۆمان هەم لەگەڵ باقی ژنانی نەتەوەکانی دیکەی ئێران بەیانیە مشتەرەکمان داوە و بەردەوام لە بەحث و دیالۆگی مشتەرەک داین لە کەمپینی نابە جمهوری ئیسلامیدا بەشداری فعالانەمان هەیە و پێمان وایە زەرورەتەوە ئەرکەوە دەبێ بەشداری بکەین لەم کەمپینەدا. کاگدکتور یەکێک لە بربژار و کاندیداکانی سەرۆکایەتی ئەم قۆناغی ئێستا لە کۆماری ئیسلامیدا سەید ئیبراهیمی ڕەئیسیە کە ئەو خۆشتان ئاگادارن کە لە سەروبەندی کۆتایی شەر و ئێران و عێراقدا هەزاران لە بەندکراوان و زیندانیانی سیاسی لە ئێراندا لە ماوەی 2 تا 3 مانگ ئەمانە ئادام کران. ڕێکخراوەکانی سیاسی ئۆپۆزیسیۆنی ئێران سەید ئیبراهیم حوسێنی ڕەئیسی تاوانبار دەکەن کە لەمەدا دەستی بە چونکە ئەو کاتیش لە بەشی دادوەریدا بوو. تەنانەت یەکێک لە بەرپرسانی پێشووی کۆماری ئیسلامی کە ئەو کات بەرپرس بوو لە کاتی لە سێدارەدانەکان بە ڕاشکاوی لەگەڵ وتوێژە لەگەڵ دەنجی ئەمریکا کوتی ژمارەیان نەک 5,000 بەڵکو دەگاتە 30 تا 40,000 کەس، چونکە ئەو 500,000 کەسە تەنیا لە چوارچێوەی تاران و دەوروبەردا چاو لێ دەکرێت ئەژمار دراون. بە لە بەرچاوگرتنی ئەوە پرسیارەکەی من لە بەڕستان ئەوەیە وەختە خەڵکی ئێران ئەوە دەزانن بەگشتی کەسێکی ئەوە کارنامەی مافی مرۆڤی ئەوە بۆ لە ڕابردوودا چۆنە کە دەبی دەنگ بێنێتەوە یان ئایا پێت وایە خەڵکی ئێران دەنگ با و کەسە دەدەن؟ لە پێشە پێم خۆشە بڵێم ئەگەر ئەو سیفاتە کە جەنابەت باست کرد و زۆر سیفاتی دیکە وەکو کوشت و بڕ و ئیعدام و دەستدرێژی بە ژنان و بە کوڕان و بە کچان و حکمی لە سێدارەدانی کوێرانە بێخوێندنەوەی کەیس و پەروەندەی زیندانی سیاسی و ئەوانە ئەگەر شەڕ و کوشت و کوشتار و بەشدارکردنی بەشداربوون لە شەڕی تورکەمان سەحرا و لە شەڕی ئەهواز و لە شەڕی کوردستان و کۆمەڵ کوژیەکانە بەشدار نەبن، خاوەن ئەو سیفاتە نەبنە، ئەو فیداکاریان بۆ ڕژیم نەکردوێ کوێرانە هەموو ئوسولێکی ئینسانیان لەژێر پێدارێنێ لیاقەتی ئەوەیان نییە وەلی فەقێ ئەو نە ئەهەمیەتیان پێبابیان کات بە ئەوە یان کە بە سەر کۆمار یا تێبکۆشێ بەوە بۆ دەنگ بێننەوە و بە سوپای پاسداران بڵێ بڕۆن لە دێهاتە خەڵک کۆبکەنەوە بە مینیبوس بیان تێرن لە ئەهوازە ئەو کاریان کردبوو بۆ ئەوە ئاغا قسە بکات و بەرنامەیەوە. لێرە پرسیارەکەی جەنابەت ئەوەیە خەڵکی ئێران دوو بەشە، بەشێکی من پێم وایە تێگەیشتووە کە ڕئیسی چه ماڵێکە و کێ و چییە و حتا ئەوانی دیکەیش مەسەلەن ڕزایی خۆی پاسدار و قاتڵ و کوشت و کوشتاری زۆری کردو جنایەتی زۆری ئەنجام داوە و ئەوانی تری شەروانە، بەڵام ڕئیسی لە هەمویان جنایەت کارتر و ئەوەترە بۆیە شیاوی ئەوەیە کە دەستگای ویلایەت فەقێ پشتیبانی لێوەکە چونە گەروانە بێ بە کەڵکی ویلایەت فەقێ نایە چونەوە ڕژێمێکی تۆتالیتێرە دەبێ بکوژێ تەنها ئەسلحەکەی پێماوە تەنها شمشێرەکەی پێماوە ئەگەر ئەو شمشێرە لە دەستیداکەوێ یەک ڕۆژدا تاونێ بمێنێتەوە لە ئێرانە، هەر بۆیە کەسانێکی گەرەکە کە شمشێرەکە تێشترکن زیاتر سەر ببرن. خەڵکی ئێران لەوە ئاگادارە بەشێکی زۆری ڕووناکبیرەکان ژنان بە تایبەتی و سازمان و ڕێکخراوە کۆنەکان کە بەشێکی زۆری لە ڕۆڵەکانیان لە تەمەنی 17 ساڵا بە کۆمەڵ لە سێدارە دران، هەموو ئەوانە ئاگادارن، هەموو ئەوانە فامیلیان هەیە، خانەوادەیان هەیە و هەروەها ڕۆشنبیران و مخالفان و ئەوانەی کە دادەم باسی کرد لە نەبە جمهوری ئیسلامیان وتووە ئەوە بەشێکن. بەشێکی دیکەیش ئەمێنێتەوە یا گێل و نەزانن
گوێ لە چت نادەن و ئەڵێن با بڕوە هەر کەسێتێ کەیفی خۆیەتی یان نانە چەورەکەیان لەلایەن ڕژیمەوە دابێنە بێ ئەو بەشە ئەڕۆنە پای سندوقی ڕێی جابا 1% بێ جمهوری ئیسلامی ئەوەی کە پێخۆشە بە ئەمری وەلیفەقێ لە کڵاوی سەخری جنەوە دەری دێنێ و ئەیکا بە ڕێی جمهور بۆی درەنگ نییە خەڵک دەنگیان داوە چەندە دەنگیان داوە یان نەیان داوە. گەسەر خانم کاکتور ئاماژەی بە مەسلەی کوردستان و هەرواتە نەتەوەکانی دیکەش دێت لێرەدا بابەتەکە دێتە گۆڕێ. ڕای ئێوە بەگەشتی وەکو ناوەندی ژنانی ڕۆژهەڵات بۆ مەسلەی نەتەوەکان پێت وایە دەبی چ هەڵوێستێک بگرن چونکە لە ئێراندا نەتەوەی جیاواز هەیە نەتەوەی جۆراوجۆر هەیە. بە دڵنیایی و سیستمی کۆمار ئیسلامی هەرو جوورەی پێشتریش باسم کرد هیچ جۆرە دەنگێکی جیاوازی لە ڕۆژی ئەوڵەوە قبول نەکردەوە بە جۆرێک لە جۆرەکان حەولی لە ڕۆژی ئەوڵەوە ئەوە بۆ یەکدەستبوونی فەزای ئێران نیشان بدا هەمومان یەک نەتەوەی هەمومان یەک میلەتی ئێرانی بەم مۆدێلە دەیهەوێ جۆرێک سڕینەوەیەک بکات لە جیاوازیەکانی کە لە ئێران وجودی هەیە بۆی کۆنتترۆل و مەهاری ئاوا بۆی ڕاحەترم پێم وایە نەتەوەکانی دیکەش هەم کاتیەوە هاتووەم پێشم وایە لەوە تێگەیشتون هەتا سیستما بەم ماهیەتە وجودی هەبێت نە ئەوان بە مافی خۆیان دەگەن نە ئەوان دەتوانن بوونی خۆیان بسەلمێنن لەم وڵاتەدا وەنە لە کەمترین ئیمکانات بەهرە ببن ئێوە دەزانن لە بەشی عرب نشینەکەی ئێران بەشی بەلوچ و خەڵکی دیکەی حتا لە کەمترین ئیمکانات و حداقل ئیمکاناتی ژیانی ڕۆژانەدا بێبەهرن لە تەمینی ئاوی خواردنەوە بێبەهرن و لە کوردستانیشی بە هەماشەوە هەرچەند فەزای کوردستان بەڕاستی هەم بەبوونی حیزبی سیاسی هەم بەبوونی ڕابردوویەکی کە هەیەی لەگەڵ فەزاکانی دیکە جیاواز بووە کوردستان هەر لە ڕۆژی یەکەمەوە ینی لە یەکەم ڕێفراندومی کۆماری ئیسلامیەوە دەنگی نایدا بەم ڕژیمە چون ماهیەتی ئەو ڕژیمەی ناسی چون دەیزانی ئەو شتێک کە خەڵک داوای دەکەن لە کاکڵی ئەم ڕژیمە نایەتە دەرەوە ئیمکانی نێبێتە دەریا بە قەولی پاشتەکەی دەڵێ هەران ئەسکوزە هەمووان بڕون تەراوەت کە دەروست لە هەمان سیستمێکدا لە چنین سیستمێکدا هەرەوشتە دێتە دەرە ینی قابلی پیشبینی بوو بەڵام پێم وایە نەتەوەکانی دیکەش و ئەلەل خصوص ئێمەی کورد من پێم وایە نەزەری شخصی خۆم ئەوەیە کە پێم وایە دەبێت باقی نەتەوەکانی دیکەش هاوخەت بکەین لەگەڵ خۆمان و دەنگی خۆمان لە بەرامبەری مەرکەزدا زۆرتر بکەین باربڵاوتری بکەین گەورەتری بکەینەوە چون دروستە گۆڕینی کۆماری ئیسلامی باشترین قازانجی خەڵکی کورد لێی دەکا بەڵام واقعیەتەکە وێت بە تەنیا خەڵکی کورد ئەو سیستمە ناگۆڕدرێ و بە تەنیا خەڵکی کورد دەست بۆ سیستمە نابردرێ بۆیە دەبێت لە مقابلی مەرکەزدا نەتەوەکانی دیکە و باقی نەتەوەکانی دیکەش لەگەڵ خۆمان هاوخەت بکەین یەکخەت بکەین خۆشبەختانە من پێم وایە ئێستا هەم وەزعیەتی ڕژیم جۆرێکە و ئەم چەند ساڵی ئەخیر بە تایبەتی ئەم کوشت و کوشتارێکە لە 98 کردی کە ئستارتەکەی لە 96 لێدراوە دوایی لە 98 بەم شێوازە معاملەی لەگەڵ کرد من پێم خۆشەوە بڵم کە لە ماهیەتی ڕژیمێکی تۆتالیتەری وەک کۆماری ئیسلامی کە سەرکوب گەورەترین ئەهرۆمێتی من پێم وایە کۆماری ئیسلامی جگە لە سەرکوبەکەی جگە لە گوشارهێنانەکەی شتێکی دیکەی بەدەستەوە نەماوە بۆیە لە وەها قۆناغێکدا ئەگەر تا ئێستا دەنگمان دابێتیش لەم ئاخرین انتخاباتە یا لەم انتخاباتی ئەخیردا بەشداری نەکردن باشترین بژاردەیە چون هەر بەشداریەک بە هەر چەشنێک بە هەر جۆرێک مەشروعیت دەبەخشێ بە هەموو کوشتارە بە هەموو گەندەڵیانە بە هەموو ئەو درۆیە کە سیستمی کۆماری ئیسلامی بناغەکەی لەسەر درۆ دامەزراوە لەسەر گەندەڵی دامەزراوە مەشروعیت بەخشینە بەوەوە و جۆرێک چوونە نێو شانۆی کۆماری ئیسلامیە بۆیە من پێم وایە ئەوانی شەر دەبێت ئەو ڕگای هەڵبژێرنەوە تا ئەو جێگایی کە ئێستا نیشانەکانی دیارە من پێم وایە ئەویان هەڵبژاردەوە بەوە گەیشتون خۆشبەختانە هەرچەند وەک کاک دکتۆر دەڵێ ئەو بەشەیکە بەرحاڵ وەکو بەشی نوخبەی جامعەوە بەشی ئلیتی جامعەوە بەشی خەڵکێکی کە کۆنیشگەری فعالی سیاسی لانی کەم لەوانەداوە دەبینرێ ئێستا زۆر زیاتر لە جاران دەبینرێ. کاگتور خەڵکی کوردستانی ئێران بە تەنیا دەتوانن بە ئامانجەکانیان بگەن یا دەبی لەگەڵ نەتەوەکانی دیکەی سەرانسەری ئێراندا هاوبەشی بکەن؟ یارە هەموو هاوبەشەیەک و هەموو هاریکاریەک و هەموو جەمعێک ئەگەر بەهێزتر بێ نەک بەهێز بێ بەڵکو بەهێزتر بێ زیاتر دەتوانێت وەک فاکتۆرێک لە داهاتووی ئێرانە نەخشی خۆی نیشان بدا. دیارە ئەگەر ئەو هاریکاریە لەگەڵ نەتەوەکانی ترا بە شەرتێ نەتەوەکان مەزهەب چاویان کوێر نەکا وەکو ئازەریەکان بە تایبەتی وەکو ئەهوازیەکان عەرەبەکان بەشێکیان شیعان و ئەوانە
ئەگەر مەسەب چاویان کوێر نەکە ئەگەر ئەو نەتەوانە دەستە دەستی یەک بن ئەو جار ئەکسەریەتی خەڵکی ئێرانیشن بە هەموویانەوە لە فارسەکان زۆرترن کە دەساڵاتدارن هەمیشە لە ناوەندا خاوەن ئەوە بوون لە حاشیەی ئێرانەوە وەختێ تماشای نەتەوەکانەکەیت و پێکەوە هاریکار بن بێگومان هەر ڕژیمێ لە داهاتوودا بێتە سەرکار ناچارە حیساب بۆ ئەو ئیتیحاد و یەکگرتنە بکە بەڵام ئەگەر کورد باز هەم تەنها بێت و نەتەوەکانی تری لەگەڵا نەبێت و بەداخەوە بەشێک لە کورد لە خەبات و لە قوربانی دانا بەشداری بکە هەر سیستمێکی دیکە بێتەوە سەرکار هەر کوشت و کوشتارەکەی و شاخە و شەڕی پارتیزانیە و کوشتارە و لێدان و کوشتن و گرتن و ماڵوێرانکردن و مسادرە و بێڕێزیکردنە بە مافی مرۆ لە کوردستاندا ئەمن پێم وایە کورد ئەبێ هەر لە ئێستاوە هەوڵ بدا یەکەم بۆ یەکەتی لەگەڵ نەتەوەکانی دیکە بۆ دابینکردنی مافەکانی لە ئێرانی داهاتوودا دوو ئەوە بۆ خۆیی خۆی جەم و جۆر بکاتەوە هێزێکی تایبەتی سەربازی پێک بێنێ پارلەمانێ پێک بێنێ یا کنگرەیەکی نەتەوەیی پێک بێنێ کە ئەو وتەبێژی میلەتی کورد بێ نە هەر حیزبێ بۆ خۆی تەماس بگرێت و ئەوە بێت پلاتفۆرمێکی هەبێ و لەگەڵ هەر کەسێکی چا بەشدارە بێ هەر ئۆپۆزیسیۆنێل ئەگەر پلاتفۆرمەکەی قبول کرد و مافی نەتەوەی کورد لە قاڵبی فدراڵی یا لە قاڵبی سربەخۆیی یا لە قابلی کۆنفدراڵیە قبولی کرد ئەو کات هاریکاری لەگەڵ ئەوکە بەڵام لە پێش هەموو شتێکە خۆیە بێ فاکتۆرێ بێ تا ڕژیم بتوانێت حیسابێکی لەسەر بکە ئەگەر بێت و پرژ و بڵاو بین و هەر کەسی قسەی خۆی بکات و وەکو باشوور وەختێ نوێنەرێکی دنیای خارج تێتە باشوور ئەڕێ حیزبەکان ناچێتە لای حکوومەت ئەچێتە لای پارتی و یەکێتی و گۆڕان و ئەوانە چونکە ئەزانێ ئەوانە دەنگیان یەک نییە هەر کامە دەورێکیان هەیە بەڵام ئەوانە ئەگەر یەک بواەن و یەک حکوومەتیان بواە هەمویان حکوومەتەکەیان قبول کردایە بێگومان هەر نوێنەرێکی دنیا لەگەڵ و حکوومەتە قسەیە کرد ئێمەشە بێ شتێکی وا بکەین ئەنا کەس قسەمان لەگەڵا ناکە زۆر باشە پرسیاری کۆتایی دەبمە لای کۆسارخان بێ کۆسارخان وەک نوێنەری ناوەندی ژنانی ڕۆژهەڵات ئێوە پەیوەندیتان لەگەڵ ڕێکخراوەکانی ژنان لە سرانسەری ئێرانەدا هەیە ینی هاوبەشیتان کردووە تا ئێستا چ هەوڵێکتان داوە خۆشبەختانە یەکەمەوەی کە لە نێو خودی ژنانی ڕۆژهەڵات یعنی مەبەستم ڕێکخراوەکانی ژنانی کە لە ڕۆژهەڵات فعالیت دەکەن یان نوێنەرایەتی ڕۆژهەڵات دەکەن ئێمە بۆ ماوەی چەند ساڵێک کە ناوەندێکمان پێکێناوە کۆدەنگی و هاودەنگیەک لەم مۆزوعە هەیە ئەمە بۆ خۆی خاڵێکی گرنگ و نقطەیەکی بەهێزە اینجا لەمە هاودەنگی خۆمانەوە ئێمە بەرەو پەلمان کێشاوە بۆ پەیوەندی لەگەڵ باقی نەتەوەکانی دیکە لەگەڵ باقی بەرحاڵ جەریانات و ئەحزاب حتا بە ئۆپۆزیسیۆنی ئێرانی وسعیمان کردەوە و نوێنەرایەتی ناوەندی ژنانی ڕۆژهەڵات لەگەڵیان قسە بکەین و خۆشبەختانە لە مەوزوعی ئاخریشدا هەرە جوورەی کە باسم کرد لەگەڵ 5 لایەن لە نەتەوەکانی دیکە ئێمە تحریمی انتخاباتمان پێکەوە یعنی کردە پرۆژەیەکی مشتەرەک لەگەڵەوان لە دیالۆگ و لە قسە و لە بەحث داین و بەردەوام ارتباط و پەیوەندیمان هەیە کە پێم وایە خۆی یەکگرتووی ماڵی نێوماڵی کورد و بەتایبەتی ژنانی کورد ئەمە بۆ خۆی خاڵێکی بەهێزە کە قورسایەکی گەورەی بە ئێمە بەخشیوە و خۆشبەختانە تێدا سەرکەوتوو بووی و هەر لەم پێناوەشەوە بەم ئاسۆیشەوە تەماس و پەیوەندیمان لەگەڵ خەڵکی دیکە هەبوو ئەوەی کە بە ئێمە دەکرێت وەک ناوەندی ژنان ئێمە دانیشتن لەگەڵ هیچ لایەنێک ڕەت ناکەینەوە هیچ یەک لە ژنانی نەتەوەکانی دیکە یا لایەنەکانی دیکە لەبەرەوەی یەک ئاسۆی مشتەرەکمان هەیە بە شەرتێکی یەک ئاسۆی مشتەرەکمان هەبێ یەک استراتیژی هاوبەشمان هەبێت لە دەستپێکدا بۆ گۆڕینی سیستمی کۆماری ئیسلامی جا دواتر بۆ باقی شتەکانی دیکە ئینسان دەتوانێت دیالۆگ بکە قسە بکە بەحث بکەوە لە دەسەڵاتی داهاتووی ئێراندا دەتوانێت هەموو نوێنەرایەتی واقعی ژنانی کورد بکەوە هەم حەق و مافەکانی ئەوان بەدی بێن کارێکتان سپاس دەکەین دکتۆر حوسێن خەلیقی بەرپرسیان شتۆی کورد لە سوێد و خانمی کەوسار فەتاحی نوێنەری ناوەندی ژنانی ڕۆژهەڵات گەلێکتان سپاس دەکەین بۆ بەشداریتان لەم پرۆگرامەدا سەرکەوتوو بن. بینەران بەڕێز هاتینە کۆتایی پرۆگرامی ئەمجارەی ڕوانگە تا حەوتووی دابێ و بابەتێکی دیکە بمێنن بە سڵامەت.